سێژم مێپەیلا و کاک ئیبراهیم عەلی سابیر کە ئەرشیڤێ هونەریش گلێر کردنەوە. کاک ئیبراهیم تاوانش ئەرشیڤێوە گەورەی هونەری پارێزنەوە بەبێ ئانەیە کە هیچ کەس و لایەنێ یاردیش بۆ. فەرماودێ بلمێپەی ئەرشیڤە هونەریەکە و کاک ئیبراهیمی. خالم دور ديلو رجوان البيض شمكم العملي ويصل خافي لزليلو إن جاء شعري من أمركم العملي يصل من خجب وعوتو فاصلني ولا أري والعملي يصل خا كريم رجعو يجي في سامي أبو أري وماما كارجاني خاشتي برنامه و ڕۆژیاری کەرو من نامێم ئیبراهیم عەلی سابیرە ئەشناسیانم بە ئیبراهیم خورماڵی لەبەر ئانەیە کە من مەتاو بە هەورامی فەرسیە قسەکەرو مەجبورە ناکە بە سۆرانی چەنی تا قسەکەرو داوای لێبوردنی کەرو. خۆشەویستان، ئەرشیفی من ئەرشیفێکە کە بەڕاستی گەلێک هونەرمەندی ناوچێ هەورامانی لەخۆ گرتووە و بەشێکی گرنگ لە ئەرشیفەکەی من دیسان گۆرانی هەورامی لەخۆ گرتووە کە گۆرانیەکانی من هەورامی فەسیحن، گۆرانیەکی ڕەسەنی هەورامین. بەڕاستی ئەو هونەرمەندانی کە ئێستا لای من هەیە هەمووی ئیمپراتۆرێتی گۆرانی هەورامین کە ئەم بەڕێزانن، کاک عوسمان و کاک شەفیق و کاک حەمەسین و کاک سەباح و ئەوانی تریش. ڕاستی من پێش ئەوەی گوێم لێ گۆرانی سۆرانی بێ، گۆرانی هەورامی چۆ بەگوێی منە. کاتی خۆی من مناڵ بووم، هیچ گۆرانێکی بێژێکی سۆرانیم نەیەناسی. گوێچکەم بە گۆرانی هەورامی ئەو کاتانەی کە ڕادۆی سنە و کرماشان گۆرانیەکانی برایانی کێمنەیدا ئەبەزان لە ساڵی هەفتاکان و تاوکو و ئەخێری هەفتاکانیش من زیاتر بە گۆرانی هەورامی ئاشنا بووم و زیاتر حەزم لەو دەنگ و ئاواز و سەدایە کرد کە بەڕاستی ئاواز و سەدایەکی زۆر خۆشە گۆرانی هەورامی. بەڵێ کاتی خۆی من باوکم گۆرانی بێژی میلی بووە، زۆر جا لەگەڵ کاک حەمەسێنوان گۆرانی وتووە. ئیتر باوکیشم بە حکمیەوەی کە گۆرانی هەورامی دایمە هەبوو، حەزی لێ کردو و دایمە ڕادیۆی هەبوو و دوای ئەوەش لە هەفتا حەوتا تەجیلی کڕیوە، زۆر بە شریتەکانی هەورامی بن و حەزی لە گۆرانی هەورامی کردووە. زیاتر من ئاشنایەتیم زیاتر لەگەڵ گۆرانی هەورامی پیا کرد و زیاتر ئەو هونەرە شۆ دڵ بە هونەرێکی پاک و بێگەردە. خۆشەویستان، ئەم گۆرانیە لە کاتێکا وتراوە کە تایبەتە بە ناوچەی هەورامان کاتێکە بوو ئەوازنە و بە سواری ئەسب یان بە سواری هێستر بێ کە بووکیان گواسۆتەوە، کاتێکە بووک براوە بۆ ماڵی زاوە ئەم گۆرانیە وتراوە لە دوای بووکەوە، یعنی ئەم گۆرانیە تایبەتە بە بۆ مناسەبەت و بۆنەیەوە. خۆی سەرەتا کە تۆ گۆرانی ئەرشیفەکەی ئەبێ ئەو گۆرانیە ڕەسەن بێ، ئەو گۆرانی پاک مڵکی ئەو نەتەوەیە بێت، ئەبێ ئەو گۆرانیە هیچ کەم و کورتێکی لە ئاواز و لە ڕیتم و لەوانە نەچێتە سەر بێگانە. ئەوە گۆرانیەکی ڕەسەنی کولتوری ئەو نەتەوەی پێویستە پارێزراوە بێ. ئەوە پێ ئەڵێن ئەرشیف، ئەرشیفیەکەی بۆ نەوەی داهاتوو. دوای ئەوەش گۆرانی ئەرشیفکردن خۆی بەڕاستی خەمخۆری سامانی نەتەوەیە کە تۆ سامانی نەتەوەیەک ئەپارێزی. مەسەلەن ئەو گۆرانی بێژانە لەوانەیە بە چەند ساڵێک 20 ساڵی کە 30 ساڵی کە نەوەیەک بێتە پێشەوە هەر نەزانێ گۆرانی هەورامی چییە. بۆ نمونە
لەوانەیە هەر ئاشنایەتیشی لەگەڵی نەبێ بەڵام تۆ ئەو ئەرشیفۆ هەڵگرتە و کاتە ئەو ئەرشیفە بناسێنی بە جیلی داهاتوو بە جیلی تازە ئەو کاتە ئەو جیلە تێگا کە ئەمانە چی بوون و چیان کردووە و چ بە نرخێکن لە ناو کۆمەڵگای کوردەواری خۆمانە بەنسبەت هونەرەوە. ئەم شریتەش شریتێکە بە برایانی کێمنەی مەشهورە تەبان هەر کاک عوسمان و کاک شەفیق و کاک حەمەحسێنن لە ساڵی 1968 لە ڕادیۆی سنە تۆماریان کردووە سێ قۆڵی کە بەڕاستی ئەو کاتە گۆرانی زۆر گرنگ بووم گۆرانی زۆری تێمامی پێدرا زۆر خۆش بوو ئێستاش من و ئەزانم ئەو کاتانەیە. وەڵی بەنسبەت ڕێگە من هیچ ڕێگریەکەم لەم ماڵی خۆمانیە ماڵی خۆمانە ماڵی خۆمە اینجا خێزانیشم بەڕاستی بڵین یاری دەدەرمە ئەتیادی ژوورێکە تاقان کراوە بۆ ئەرشیف من پێویستیم بەم ژوورە نییە ئەگەر پێویستیشم پێ بێت یعنی ئەم ژوورە ئەمەم بەلاوە بە نرخرە تاوەکو شتیکە ئیتر بەڕاستی هیچ ڕێگرێک نییە من ئەتوانم ئەرشیفەکەم لە بەرنەمامایەکە فراوانتریشی کەم یعنی زۆر کاسێتم لای خەڵکە لای دۆست و برادەر ئەگەر ئەوانی کەشم بۆ بێنەوە ئەرشیفەکەم دوو ئەوە سێ ئەوەنێکە فراوانترە بێ تاکو تەرا لێرە و لەوێ دۆست و برادەر هەیە مەسەڵەن تەجیلم بۆێنن یا کاسێتم بۆێنێ بەڵام ئەوە ناگەێنێ کە تۆ ئیتر پشتی پێ ببەسی من لە 95 بە ئیمکاناتی خۆم ئەم ئەرشیفەم پێکێناوە و هەموو جۆدێکی خۆم بوو بەڵێ دۆست و برادەر یارمەتیان داوم بە قسە بە ڕێنمایی بەڵام وەکو ئەوەی کە شتم بۆ بێنن زۆر بەکەمی. ئەم ئەرشیفەی من بریتێ لە هەموو ناوچەکانی کوردستان لەهجەی هەورامی لەهجەی سۆرانی لەهجەی زازاکی لەهجەی بادینی لەهجەی لوڕی ئەمانە هەمووی من گۆرانیم هەیە و بە تایبەت قاڵخانی کە بەشێکن لە لەهجەی کوردیەویش جۆرە لەهجەیەکە بەڵام ناتوانانی بڵێ ئەمە لەهجەی سەر بەخۆیە بەڵامی تر من 20 هۆرەم هەیە ئێستا هۆرەی قاڵخانی و بە تایبەت مامۆستا عەلی نەزەر کاتی خۆی وەکو چۆن کاک عوسمان و ئەمانە لووتکە بوون لە گۆرانی هەورامیا ئەوانیش عەلی نەزەر کاتی خۆی لووتکە بوون لە هۆرەی جافی و هۆرەی کوردەواری. وەڵی من سەرەتا لە ساڵی 1970 باوکم تەجیلی کڕی ڕادیۆ هەبوو بەس تەجیلی کڕی تەجیلەکە ئیتر گۆرانی مەسەڵەن گۆرانی شازەکانی لێداتر میش بەهۆی باوکم و هۆگری هونەر بووم و لە دوای ئەوە دەستم کرد بە کاسێت کۆکردنەوە لە ساڵی 1970 یەکەم کاسێتیشم لە ساڵی 1970 شریتێکی حەسەن زیرەک بوو کە ساڵی 1953 تۆماری کرد بوو لە تەجیلات خیام یەکەم شریتم کڕی 77 بوو 1970. خۆشەویستان گۆرانی هەورامیش کە گۆرانێکی ڕەسەنی کوردەواری خۆمانە بەشێکی گرنگی لە ئەرشیفەکەی منە بۆ تەرخان کراوە بۆ نمونە ئەمە هەمووی گۆرانی هەورامیە ئێستا ژێمە بۆ نمونە ئەم شریتە کاک عوسمانە بۆ نمونە مەسەڵەن ئەم گۆرانی خاوی پێ ئەڵێن کاک عوسمان و ئەوانە لە ساڵی 1985 تۆمار کراوە بزانین چی لەسەر تۆمار کراوە.
کاسێتی من ئەوە نییە لە مثلەن سیدی و لەم شتانە وەرگیرابێ هەمووی نوسخەی ئەسڵین هەمووی ئەوانن کاتی خۆی کە تۆمار کراوە هەمووی نوسخەی ئەسڵیە هیچی پچڕ و ئەمانەیتیان نییە ئێستا زۆر بەداخەوە من لە یوتیوب سەیرەکەم ئەم شریتانە ئەگەر برادێک هەیبێت لە یوتیوب دایان بەزانی بێ شێواندویانە بەڵام من پێم خۆش نییە بەم شێوەیە من هەموو نوسخە ئەسڵەکانیان ئەوانەیە کە تۆ لە یوتیوب ئایان بینی هەموو نوسخە ئەسڵەکانیان لای منە. خۆشەویستان ئێمە ئەم ئەرشیفێ من لە چەند بەشێک پێگاتووە ئیسا بە سەریعی بەشەکانیتان پێ ئەناسێنین. ئەمە لێرا بەشی ڤیدۆیە ڤیدۆ کاسیتە ئەم بەشەی تایبەتە بە فیلم و تەمسیل و قسەی خۆش و نوکتە و ئەمانە اینجا ئەمە هەموو گۆرانی ڕەش و سپیەکانی کۆنی تایە کە کاتی خۆی بڵین تەلەڤیزۆنی کەرکک تۆمار کراوە بە ڕەش و سپی هەمووی چیرۆکە گۆرانیە فیلمە زۆر شتی تایە ینی بەڕاستی. لێرەشا ئێمە دیسان بەشی قەوانمان هەیە ئەم قەوانە مێژۆکەی ئەگەڕێتەوە بۆ 6 ساڵ پێش ئێستا لە ساڵی 1960 دروست کراوە ئەمە تۆ سیرکە ئەو شەریکەیە کە ئەمەی دروست کردووە ئەمە قەوانێکە بیخەناوە ئەو بیکڵێنە هیچی لێ نایە ئیسش بیخە سەر گۆرانی ئەڵێ لەبەرەوە ئەو سائیشیان بە پاچی کردووە قەوان کۆنترین تۆمارەکە گۆرانی تۆمار بیانی کۆنترین دەستگایەکە گۆرانی لەسەر تۆمار بکرێ کاتی خۆی ئەم قەوانە لە بەغا گۆرانی بێژ گۆرانیەکەی وتووە لە بەریتانیا شۆراوەتەوە بۆ ماوەی ساڵێ 6 مانگی پێچوو لە بەریتانیا و اینجا ئاهاتەوە ئەم قەوانە بۆ ئەوەی کەیتە ئیسفادەی لێ بکەیت. اینجا ئەمانە بەشی تەجیل بەداخەوە من بەکرەی گەورەم ئێستا حازر نییە لێرە تەجیلی بەکرە هەیە بەکرەی گەورە لەمانە گەورەترە ئەیسە لام نییە بەس ئیشەڵا ئەوەش لای برادەرە بۆ مێنن. اینجا ئەمانێتە سەر کاسێت لە دوای شەستەکانەوە کاسێت دەوری بینیوە کاسێت بەڕاستی دەستگایەکی سەرەکی بۆ ئەشیفکردنی گۆرانی کاسێت زەمانەتە کاسێت ئەتوانی هەڵیگری دوای ئەوەش ئێمە بەشی سیدیشمان هەیە زۆر ئەوە تا بەڵام سیدی زۆر جێگەی سیقە نییە لەبەرەوەی سیدی شتێکی کاتیە هەر ڕەفتیش بوو لام وایە تازە دروست ناکرێ لەبەر ئەرشیف ناکرێ شتێکی ناجیع نییە. اینجا ئەم تەجیلە تقریبا 26 ساڵەمە پێش دروست کراوە تەجیلێکی ناشناڵ پانسۆنیکە شتێکی نایابە ئەوەی سەریشۆ ئەگەر زەحمە نەبێ ئەویان 35 ساڵ پێش ئێشتا دروست کراوە من کاتی خۆی زۆربەی ئیسفادەم لەو تەجیلە کردووە ئەمەشان هەر تەجیلێکی کۆنە دیسان مێژۆکەی گەڕێتەوە بە 25 ساڵ 30 ساڵ لەمەوە پێش ئەمە تا ڕادەیەک تازەیە ئەمە تقریبا 15 ساڵێکە بێ ئەمە زۆر کۆنە ئەمەیان مێژۆکەی گەڕێتەوە بۆ 30 ساڵ ئەمەشان دیسان هەر کۆنە ناشناڵ پانسۆنیکە مێژۆکەی گەڕێتەوە بۆ هەفتاکان جایتر تەجیلی تازەیە ئەمەش دەستگای ڤیدۆ کاسێتە هەڵمان گرتومە سیدیە سیدی لە بەرەوەکەی سەر من بەکاری نایەنم خسومەتەیە بەس ئەمە ڤیدۆیە ئەرشیفم کردو بۆ باوکی کاسێتەکان یعنی بۆی کاسێتەکان بەمە لێ ئەدرێ ئەگەر ئەمە نەبێ کاسێتەکان لای ڤیدۆی کەشمێ ئەوەتانێ دیسان هەر ڤیدۆ کاسێتەوە خۆم تەجیل و مۆنتاژ بەوە ئەەکەم ئیتر ئەرشیفەکە بەو شێوەمەش تەجیلی تازەیە مۆدیلی تازەیە ئەمەش مۆدیلی تازەیە و تەجیلی مۆدیلی تازەیەمە. ئێستاش من داوا لە هەر دەستگایەکی ڕۆشنبیری لە کوردستان ئاکەم کە خەمخۆر بێ بۆ ئەم ئیشە ئەگەر بۆیان بکرێت بینایەک یان غورفەیەکی چاک یان هۆڵێکم بنێ بتوانم ئەرشیفەکەمی لەوێ جێگیر کەم و بیکەمە سنتەرێکی ڕۆشنبیری بۆ منتیقەکە و زۆر کەسیش کە بتوانن هاریکارەمان بکەن و بتوانین یارمەتیمان بن و ئەرشیفەکەمان پێداوەڵمان کەن من بە ئەرشیفی خۆشمی نازانم بە ئەرشیفی نەتەوەکەمی ئەزانم بە هەموو لەهجەکانەوە ئەگەر دەستگایەکی ڕۆشن